ئێمە پەیوەندیەکی ڕۆحی و مێژوویمان لەگەڵ ئەم شوێنە هەیە. برادێکم لەگەڵ بوو دەبێ ئاوی پێ بووتی وەرە سەرگەڵ و هێناومە سەریان بۆ گرت و هەرەکەی کەوتی سێش خواردن قومێک ئاوی سەرگەڵ و خواتەوە چکە زۆر بەلایەنەوە مبارەک بووە. ئەو وڵاتانەی کە لەوەی ژیاوم یەمەن، ئێران، هندستان، بەنگلادێش لە مالیزیا، کوردستان زۆر جیاوازترە بۆ من. بالنسبة للنوروز عندنا هو نەورۆز بۆ ئێمە جەژنێکی ئاینیە، سەری ساڵی بەهاییەکانە، هەروەها ڕۆژی کۆتایی مانگی ڕۆژ و گرتنیشمانە. من ناوم فەهیم فەرهەنگە. باوکەم ئێرانیەکی فارسە، دایکیشم بەنگلادێشیە. بۆ خۆم لە دایکبوونی وڵاتی یەمەنم. لە 2010 کە هاتم بۆ کوردستان بریار ئەوە بوو کە بۆ ساڵێک بمێنم. بەڵام پاش ئەوەی کە بینیم وەزعی کوردستان چۆنە و ئازادیەکی لێرەیە، ئەمە بریارمدا هەتە کۆتایی لێرە بم. و کوردستان هەولێریش بوویتە ماڵی خۆم. ئەمانجی هاتنم بۆ کوردستان خزمەتگوزاریەکی خۆبەخشی بوو بۆ کۆمەلگا. ئامانجەکەەوە بوو لەگەڵ منداڵان و گەنجانی کوردستان ئیشێکی خۆبەخشی بکەم بۆ ماوەی 1 ساڵ یان کەمێک زیاتر بەو کاتەی، چونکە لە ئاینی بەهایی ئێمە وەکو گەنجان هانمانەدەن کە پێش ئەوەی داخلی زانکۆ بین، کاتی زانکۆ خزمەتی کۆمەلگای خۆمان بکەین بۆ ماوەیەک تێبگەین کۆمەلگا پێویستی بە چییە، خۆشمان تێبگەین کە ئێمە حەزمان لە چییە لەو ژیانە و مەبەستی ژیانمان چییە. ئێمە بەڕاستی ئەو ئازادیە کە لێرە ئەیبینین لە بەغا تێدا نەبوو. لەو کاتەی کە ڕژیمی پێشوو باسەکەین، ئێستاش سەردانی عائیلەیەک دەکەین، عائیلەیەکی بەهایی کە لە ڕژیمی پێشوو لە بەغدا زۆر ئازاریان کێشە. ئێستا هەرێمی کوردستانن. ئەو ئازادیەش کە لێرە هەیە نەتەنانەت لە عێراقەوە بەڵام لە وڵاتانی دراوسیش دەتوانم بڵێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نمونەیەک وەکو ئەو ئازادیەی کە لە کوردستانمان هەیە تێدا نیە. هلا مو لافها شلونكم؟ يا هلا شلونك خاله؟ هلا لافها وين قعد؟ شەزا لە بەغدا لەدایک بووە. ئازار و ناڕەحەتی زۆری چەشت بەهۆی ئەو کۆتوبەندە سیاسیانەی ئاینەکەی ئەویان قەدەخە کردووە. هەر بۆیە لەگەڵ خێزانەکەی بە یەکجاری بەغدای بەرەو هەولێر بەجێهێشت. ئێستا ئەو دەتوانێت بە بێترس گزارش لە ئاینەکەی بکات. ساڵی 1970 لە ئەمنی عامی بەغدا بەند کراین. ژمارەمان ئەوانەی کە ژن بوون 17 کەس بووین و بە پیاوەکانەوە بووینە 40 کەس. ساڵی 1974 حکمی بەندکردن بۆ هەمومان دەرچوو. بەڵام هەندێکیان بە پێبژاردننی سزای دارایی لە زیندان دەرچوون. ئەوانەی دیکە کە لە حکمی 10 ساڵەوە تێیدا بوو تا زیندانی تاهەتایی لە زیندانمانەوە. لە ژنەکانەوانەمانەوە کە تەمەنێکیان هەبوو. ژمارەیان نزیکەی 10 بوو. پیاوەکان پێم وایە زیاتر بوون. بەڵام لە یادم نەماوە چەند بوون. ئەوان زۆرتر بوون. واتە تەنیا ژمارەیەکی کەمیان ئازاد کران. ساڵی 1970 کە لێبوردنی گشتی بۆ هەموو بەندکراوان دەرچوو، بەهاییەکانیشی گرتەوە و ئازاد کران. لەو کاتەدا کوردمان لەگەڵ بوو کە ژن بوون و گیرابوون. هەندێک ژنی شیوعی گیرابوون. هەمووشیان لە ماوەی ڕاگرتنیان لە فەرمانگەی ئەمن ئەشکەنجە درابوون. لە زیندانی زەعفەرانیە کە 2 مانگ لێی ماینەوە، لەو کاتەدا ڕۆژی نەورۆز هات، بەو بۆنەیەوە ئاهەنگیان گێڕا. نەورۆز بۆ ئێمە جەژنێکی ئاینیە، سەری ساڵی بەهاییەکانە. هەروەها ڕۆژی کۆتایی مانگی ڕۆژ و گرتنیشمانە.
ساڵی 1970 بەپێی بڕیارێکی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی حەزبی بەعەس کە بە یاسای ژمارە 105 ناسراوە ئەو ئاینە قەدەغە کرا. ساڵی 1975 بڕیارێکی دیکە بۆ سڕکردنی تۆماری بەهاییەکان لە فەرمانگەی باری شارستانی دەرکرا و جگە لە زیندانیکردنی شوێن کەوتوانی ئاینەکە دەست بەسەر ماڵ و مڵکیاندا گیرا. هەرچەندە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە یاساکانی بەعەس هەڵوەشێنرانەوە، بەڵام یاسای ژمارە 105 هێشتا هەڵنەوە شێنراوەتەوە و لە مافی ئاشکراکردنی ئاینەکەیان بێبەشیان دەکات و ناتوانن پەیڕەوی نەریتەکانیان بکەن. لە ڕاستیدا مەسەلەی ناسنامە ڕێک ئەو خاڵەیە کە بەهاییەکان بە توندی ئازار دەدات، چونکە لەو سەردەمەدا کە فەرمانی گۆڕینی ئاینی بەهاییەکان لەسەر ناسنامەکانیان دەرچوو، کێشەیەکی گەورەیان بۆ پەیداکرا پێش مەسەلەی بەندکردن، وەک ئەوەی تاکە کێشە بێت مەسەلەی ڕاگرتن لە زیندان و دادگای شۆڕش و ئەو حکمانەی کە دەرچوون هێشتا ئەوانە ڕوویان نەدا. هاوڵاتی بەهایی دەوێت زەواجی بکات، شووی بکات. ئەم قانونە لە کات لە ماوەیەک هەویەکانی بەهایەکان گۆڕیوە کردیە بە موسڵمان. ئەیبینی هەندێک بەهایی هەیە هەویەکەی موسڵمانە، هەندێکی هەیە هەویەی بەهاییە. ئیتر ئەو کاتەی دەیانوێت زەواجی کەن وەکو شەرعی ئیسلامی دەڵێ ئەمە هەویەی موسڵمانە، ناتوانێت ڕێگە نادات بۆ زەواجکردن بۆ ئاینێکی دیکە. بەڵام لە واقع هەردووکیان بەهائین، هیچیە موسڵمان نییە. هەرچەندیش کە لە ئاینی بەهایی کراوەیە لە هەر ئاینێک ئەمە توانین زەواجکەن، چ پیاو بێ یان ئافرەت ئەتوانن لە ئاینەکانی دیکە زەواجکەن، بەڵام ئەمە ئەو پرۆسەیە پێشێلیەکان. ڕێگە نادات سەردانی فەرمانگەکەی بکەی، ئەو تەنیا پێویستی بە سەردانێکی فەرمانگەکەیە و کارمەندەکە دەتوانێت خانەی ئاینەکە بگۆڕێت. ئەگەر ئەوە قبول نەکات مانای ئەوەیە ناسنامی بۆ دەرناکرێت. ئەوەشی ناسنامەی نەبێت وەک ئەوە وایە هەر نەبێت، وەک ئەوە وایە کەسایەتی سڕدرا بێتەوە. ئەو دەیەوێ ڕەگەزنامە وەربگرێ و مۆڵەتی شوفێری هەبێت، دەیەوێ پاسپۆرتی هەبێت. لەبەرەوە هەندێکیان کە پێویستیان بوو ئیجبار بوون، معاملەی حکومیان هەبوو، چون ئەو معاملەیان کرد و ئەوە گۆڕانکاریان کرد بۆ موسڵمان. ئێستا کە ئەیبینین هەندێک بەهایی هەیە بۆ ماوەی 40 ساڵ هیچ معاملاتی نکردووە لە هیچ دایرەیەکی حکومی، یعنی لە دەرهێنانی پاسەپۆرت، نوێکردنی ئیجازەی سیاقەتی، دەرهێنانی ئیجازەی سیاقەتی بەبستم بەگشتی، چونکە نفوسی عێراقی عایدی حکوومەتی ئەتیحادیە، حکوومەتی بەغدایە، لێرە نییە. لەبەرەوە هەندێک کێشە بێت. نووسراومان کردووە بۆ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم سوورەت قەید و سجلی ئەساسی بەهاییەکان لە بەغداوە بێنێتە هەرێمی کوردستان. بەو پێی تا ئێستا ئەو قەراری مەجلیسی قیادەی سەورەی پێشوو کە ژمارەی 105 لە ساڵی 1970 دەرچووە کە منعی هەموو چالاکێکی بەهاییەکانەکە، ئەوەش وای کردووە کە بەهاییەکان هەست بە دڵنیایی نەکەن. ئێمە لە کوردستان ئەنجومنێکمان هەیە کە لە وەزارەتی ناوخۆ تۆمار کراوە بەناو ئەنجومەنی بەهایی لە هەرێمی کوردستان. ئەمە بارگای ئەنجومەنی بەهاییە لە گوندی ئیتالی یەک. ئێستا شەمە دەچین ژوورەوە بەشداری کۆبوونەوەی دوعاک دەکەم لەگەڵ بەهاییەکانی کە لە ژوورەوە دانیشتوون. ئەی ئادەمزادە، بۆ ئاسمانەکەم هەڵکشێ، بۆ ئەوەی پێگەیشتنم ببینیت، بۆ ئەوەی لەمەی پاک و زوڵال بنۆشیت، نەوێنەی هەبێت و پێکیش کۆداری نەک نەمان. حضرت بهاءالله هاتی يعني وەکو بەنەفی هاتی لە ئیرانی،
هاتی لە عێراق دوایەوە لە سجنی ئەوەی وڵاتی عوسمانی لە عەکا بەس ئەو شوێنە بە ئیرادەی خۆی بە حەزی خۆی هەڵبژاری کرد ئەوە بوو کوردستان توێ کوردستان توێ سەرگلو بەرگلو ئەو لای هەر تقریبا 2 ساڵ لەوەی بوو حتا ئاخری ژیانی حەزرەتی بەهاوڵا ئەوە بوو باشترین 2 ساڵ لە ژیانی خۆی. دەچینە گوندی سەرگەڵ و سەر بە ناحیەی سوورداشە و 55 کیلۆمەتر لە سلێمانیەوە دوورە. لەوانەیە بەشێک لە خەڵکی کوردستان هێشتا ناوی ئەو گوندیان نەبیست بێ. بەڵام هەر بەهاییەک لە هەر شوێنێکی جیهان چیرۆکی پێغەمبەرەکەی خوێن دەبێتەوە ناچارە ئاشنای ئەو گوندە بێت. چونکە تاکە ناوچەی پەسەندیدەی بەهاوڵایە. لە مێژووی ئاینی بەهاییدا نازناوێکی سەنگین و درەوشاوی هەیە. ئەو چیا سەرکەش و سەختەی کە لە پشتمەوە دیارە پەناگەی 2 ساڵی ئارام و پڕ لە ئۆقرەی پێغەمبەرەکەیان بووە. هەر بۆیە بە پێی گێڕانەوە مێژوویەکان ڕەچەڵەک و بنەڕەت و تۆماری بەهاییەکانی کوردستان دەگەڕێتەوە بۆ چیاکانی سەرگەڵوو. کاتی خۆی لە ساڵی 1950 باوڵا لێرە بووە. پیاوێک بۆ کە لێرە بووە بە ناوی باوڵا نەبووە بە ناوی دەروێژ محەممەد بووە. هەر لێرە پیان کرد دەروێژ محەممەد ئێرانی. لەو 2 ئەشکەوتەیە ژیاوی خوارەوەی سەرەوە 90 ڕۆژ بە ڕۆژووە بن لە 1 تا 23 جارێکیان هەر مەزموعەیە مناڵیان هەنابوو عەرەب و ئینگلیز و یابانی و فێری گۆرانیشیان کردبوون بەسەر شاخەکانی بەرگەڵیانە هەڵەگوت بە کوردی. ئەین ڕەنگە ماوەیەکی دوور درێژ تەدریبیان پێکردن بۆوان بۆ مناڵانە زۆر مۆجەبن بە ئێرەوە. جارێکیان من چوومە جێگایەک بۆ حەفلەیەکی گەورەیان هەبوو ساڵیادی بەهاوڵا بوو. برادێکم لەگەڵ بوو دەبێ ئاوی پێ بووتیەوە لە سەرگەڵ و هێناومە سەریان بۆ گرت و هەریەکەی کەوچێکی چێش خواردن قومێک ئاوی سەرگەڵ و خواتەوە چکە زۆر بەلایەنەوە مبارەک بووە لە سەرتاسەری دنیاە هەموویان نەزانن سەرگەڵ و لەکوێیە شاخەکانی ناوی چییە وە خەڵقی چۆنەوە پێم وایە بە فراوانبیینی خەڵکی سەرگەڵ و ئەوەش کە ماوەتەوە بۆمان کە جیاوازی نە زۆر شوێنەکانی تری کوردستان ڕەنگە ئەفکاری بەهاوڵا بێکە و سەردەم ماوەتەوە لێرە. ئەم ئاشکەوتە لێرەوە هاتووە ڕێک هەبووە بەرجادە کەوتووە بنجادەکە کەوتووە ئەشکەوتەکە ئاژی زەنجی لە تەنیشتیەوە بووە. خەڵک هاموشۆی ئەم ئەشکەوتەی کردووە هین ئەم ئاشەی کردووە کە هاموشۆی ئەم ئاشەی کردووە بۆتە ئەنجامی ئەوەی کە خەڵک ببینێت چونکە کاتی خۆی شوێنێکی سەرشی بۆ ئاش ڕۆژانە خەڵک پێویستی بۆ لێکەوە بێ. بۆش لێرەکە کە توێتی ئەم ئەشکەوتە ماوەتەوە لە پەناوی خەڵک توانیوێتی خواردن بۆ خۆی ئەبا و بەشیویش خواردن بدا. ئێستا ژمارەی بەهاییەکان لە هەرێمی کوردستان 100 خێزانی تێپەڕاندووە و هەروە زیاتریش دەبن. ئەوان دابەش بوون بەسەر پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆکدا. 7 ساڵ لەمەوبەر ئەبوو عەلا خۆی و خێزانەکەی لە بەغداوە ڕویان کردە کوردستان. پێدەچێ ئێستا ئەبوو عەلا دڵخۆشترین بەهای کوردستان بێ کە لە سەرگەڵ و دەژی. لە ساڵی 2004ەوە ورتر بڵێم لە نەورۆزی 2004ەوە بەردەوام سەردانی سەرگەڵوم کردووە. ئێمە پەیوەندیەکی ڕۆحی و مێژوویمان لەگەڵ ئەم شوێنە هەیە. ئاینی بەهایی لە 180 وڵاتی جیهاندا هەیە. لە هەر وڵاتێک پرسیار بکەی هەمان قسەی منت بۆ دەکەنەوە چونکە ئێمە هەمومان لە هەمان سەرچاوە دەخوێنین. لە کتێبەکانی ئێمەدا سەرگەڵ و ئەو شوێنەیە کە حەزەتی بەهاوڵا 2 ساڵ تێدا ژیاوە. بۆیە هەموو بەهاییەکانی جیهان بە ناوی ئەم شوێنە ئاشنان و دەزانن بۆچی لەم ناوچەیە ئاسوودە بووە. بە پێی ئەو زانیاریانەی پێڕەوکارانی بەهایی بۆیان باس کردم. ئەوان مەبەستیانە پاداشتی ئەو 2 ساڵە دڵخواز و ئارامە بدەنەوە کە سەرگەڵ و پێشکەشی پێغەمبەرەکەیانی کردووە. نەخشەیەکی ناوازە و سەرنجڕاکێشی گەشتیاریان ئامادە کردووە کە نێوبانگێشی بەرفراوانی گەشتیاری دەداتە گوندەکە. بەڵام بەهۆی فشارەکانی ئێرانەوە تاوەکو ئێستا پرۆژەکە لەسەر کاغەز ماوەتەوە و نەتواندراوە دەست بە جێبەجێکردنی بکرێت. پرۆژەیەکی گەوریان هەبوو بەداخۆ لەبەر چەند سەبەبێکی سیاسی پرۆژەکە وەستێنراوەکەەوە 6 ساڵەوە ساوە تا ئێستا پرۆژەکان زۆر گەورەیە وایانەوە شتێکی وا بکەن هەر بەلاش بۆ خەزانزنیە پرۆژەکان
بۆ وەکو وەفا بۆ بە هەوڵا ئێرە جوان کەن بیکەنە سیاحێکی گەورە و تەلەفریش بۆ سەر شاخە بەرن لە خوارەوە و مەلەوانگە و وتێلی پێنجە سێرە و شروات وە بەرهێنەر بێن لێرە بیکەن. تەنات بۆ هەموو بەهایەکانی جیهان شوێنێکی تایبەتی هەیە لەبەرەوەی بینین کە ئێمە حەزمان لێ خزمەتی گەلی کوردستانکەین خزمەتی ئەم وڵاتەکەین ئەم شوێنە بکەین چونکە هەست دەکەن شوێنێکی پیرۆزە پێغەمبەرمان لێرە بووە خەڵکی کوردستانیش لەو کاتەی کە ئەوەندە زەخت و فشار و ئازاری لەسەر حەزەتی بەهاوڵە بووە خەڵکی کوردستان بە باشترین شێواز میوانداری حەزەتی بەهاوڵەیان کردیە. ئاینی بەهایی لەسەر بنەمای یەکتاپەرستی دامەزراوە و هیچ ئاینێکی پێشخۆی ڕەت ناکاتەوە. پێغەمبەرەکەیان ناوی بەهاوڵایە کە ناوی ڕاستەقینەی میرزا حوسێن عەلیە. بەهاوڵا لە ساڵی 1970 لە ئێران لەدایک بووە و لە تەمەنی 35 ساڵیدا لەگەڵ خێزانەکەی و هاوڕێکانی دوور خراوەتەوە بۆ عێراق. دوای ڕاگەیاندنی ئاینەکەی لە بەغداش تەنگی پیاڵ دەچندێ و ڕوو دەکاتە کوردستان. لە کوردستان پەیوەندیەکی تونند و تۆڵی لەگەڵ ڕێبەرانی ڕێبازی نەقشبەندی دروست کردووە و لە خانەخاکاندا شوێنی حەوانەی بۆ دروست کراوە. بەڵام جارێکی دیکە دەگەڕێتەوە بەغدا و دواتر عوسمانیەکان دووری دەخەنەوە بۆ تورکیا و لەوێشەوە بۆ فەلەستین و هەر لەوێ کۆچی دوایی دەکات. سەرەتا لە بەغداوە هاتوۆتە سلێمانی و چۆتە کاگەحمەدی شێخ چۆتە لای کاگەحمەدی شێخ و دوای ئەوە دوای یەکتر ناسینیان لەگەڵ نەقشبەندیەکانە بۆ ماوەی 2 مانگ لە تەوێڵە بووە لای شێخی سراجەدین شێخ عوسمانی گەورە کە ئێمە پێڵن شێخ عوسمانی گەورە باپیرە گەورەی هەموو شێخانی نەقشبەندی ناوچێوەرامانە 2 مانگ لێو ماوەتەوە و وەتەنیان لەوێش توانیوێتی بڵێ کە من پێغەمبەرم و پێغەمبەری بەهاییەکانم لەگەڵ عائلەی نەقشەبەندی و نەقشەبەندیەکان پەیوەندیەکی زۆر باشیان هەبووە هەندێک جاریش باسە کرێت کە جەماعەتێکیان جەماعەتی تەسەووف کە لە کوردستانن ئەمانەش پەیوەندی ڕاستەوخۆیان بووە لەو کاتە لەگەڵ حەزرەتی بەهاوڵڵا. بەڕێز کین باوەرز کە سەرۆکی ئەنجومەنی بەهاییەکانی ئەمریکایە نامەیەکی بۆ ناردوو ئەڵێ ئێمە هەرگیزەوەمان لەبیر ناچێ کە حەزرەتی بەهاوڵڵا لە هەموو شوێنێکی شەرقی ئەوسەد دژایەتی ئەکرا و ئازار ئەدرا و سژن ئەکرا بەڵام لە کوردستان لە لای نەقشبەندیەکان بەڕێزەوە پێشوازی لێکراوە بۆیە ئێمە هەتا ئێمە لەبیرمان ناچێەوە ئەبێ بەهاییەکان ئەمەیان لە بەرچاو بێ کە نەقشبەندیەکان و خەڵکی کوردستان چۆن مامەڵەیەکی ئاشتی خوازانیان لەگەڵ حەزرەتی بەهاوڵڵا کردووە. ڕووگەی نوێشکردنی بەهاییەکان شاری حەیفا و عەکایە لە فەلەستین. ساڵ لای ئەوان پێک هاتووە لە 19 مانگ و هەر مانگێک 19 ڕۆژە. لە دوهەمین مانگی ساڵیشدا بە ڕۆژ و دەبن و ڕۆژی نەورۆز دەبێتە جژنی بە ڕۆژ و بوون و ساڵی نوێ. ئاینی بەهایی لەلایەن ئەنجومەنی هەڵبژێرراوە بەڕێوە دەبرێ نەک پیاوانی ئاینی چونکە بەهاییەکان شێخ و مەلا و ڕەبەن و قەشە و ڕێبەری ئاینیان نییە. ژن و ژنخوازی لەگەڵ ئاینەکانی دیکە ڕەت ناکەنەوە و تەنانەت بڕوایان بە نزا و پاڕانەوەی هاو بەشیش هەیە لەگەڵ ئاینەکان. ئێستا بە 140 وڵاتی جیهاندا بڵاو بوونەتەوە و ژمارەیان زیاتر لە 7 ملیۆن کەسە. لە ئێران تاوەکو ئێستاش ڕوبەڕووی تونترین سزا دەکرێنەوە کە زیاتر لە 7,000 کەسیان لە نێو براوە. ئەوە ژوای کردووە هەرێمی کوردستان ببێتە بژاردەی ئەو بەهاییانەی گیرۆدەی ڕژێم و دەوڵەتە توندەکانی ناوچەکەن. هێشتا لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق ڕێگە بە بەهاییەکان نادرێ ئاینەکەیان بخەنە سەر ناسنامە. ئەو ماڵەش کە بەهاوڵڵا تێدانیشتە جێبووە کراوەتە حوسەینیە. بەڵام پەرلەمانی کوردستان لە ساڵی 2015 یاسای ژمارە 5 بۆ پاراستنی مافی پێک هاتەکان پەسەند کردو وەک یەکێک لە 8 ئاینە جیاوازەکە مامەڵەیان لەگەڵ دەکرێت و گۆڕستانی تایبەت بە خۆیان هەیە و ڕێگەیان پێدراوە بە ئازادی چالاکی ئاینی و کۆمەڵایەتی ئەنجام بدەن. مسؤول كبير في بەرپرسێکی گەورەی یونامی سەربانە تەوێگرتوەکان کە لە عێراقن گوتی کوردستان دەتوانێت ئیلهام بداتە بەغدا. کوردستان تستطيع أن تلهم بغداد. ئەوەی کە کوردستان دەکات لە بواری قبولکردنی یەکتر و لە بواری پێکەوە ژیان و مافەکانی مرۆڤ دەتوانێت ببێتە ئیلهام بەخش بۆ بەغدا. تلهم بغداد من هالمنطلق نقدر نتحرك. بەهایەکان وەکو هەر ئاینێکی دیکە طریقەی دەفن و شریعەتمان جیاوازە
ئیتر شوێنی دەفنی مردووکانی بەهایەکانیش شوێنێکی جیاوازە هەتا ئێستا ئەمە لە هەولێر زەویەکمان نییە لەو وەزعی کۆرۆنا و نەخۆشی و هەموو شتێک احتیمالەکان هەموو کراوەیە لە هەر کاتێک خوای ناکە نەفرێک وەفاتی بکات ئێمە شوێنمان نییە بۆ دەفنی ئەو کەسە داوامان کردوە لە پارێزگاری هەولێر وەکو چۆن لە دهۆک و لە سلێمانی زەویان بۆ تەرخان کراوە بۆ گۆڕستانەکانیان لە هەولێریش بۆیان تەرخان بکرێەوە فعلەن پارێزگاری هەولێر ڕەزامەندی دەربڕیوە لە کوردستان کێشەی دیکەمان نییە ئێمە بەتەماین ینی زیاتر ئیشکەین لەگەڵ حکوومەتی هەرێم بۆ جێبەجێکردنی چالاکیەکانی پێکەوە ژیان لەگەڵ ئاینەکانی دیکەش پێکاتەکانی دیکەش بەڵام وەکو بڵێن کێشەیەک هەبێت کە تایبەت بێت بۆ بەهاییەکان ئەو کێشە نیە ئەو کێشەی هەمانە وەکو هاوڵاتیانی دیکەی کوردستانە. چیاکانی سەرگەڵ و خانەقا و تەکیەی سۆفیەکانی کوردستان داڵدەی پیاوێکیاندا کە لە هیچ دەوڵەتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارامی نەدەدۆزیەوە. ئێستا سەدەونیوێک بەسەر ئەو چیرۆکەدا تێپەڕیوە بەڵام بەلای کەسانێکی بەهایی وەک فەهیم کە لە یەمەنەوە هاتووەتە کوردستان تەنیا چیاکان نا بەڵکو خەڵکەکەشی کەسانی میوان دۆست و داڵدە دەرن. ئەو وڵاتانەی کە لەوەی ژیاوم یەمەن، ئێران، هندستان، بەنگلادێش لە مالیزیا کوردستان زۆر جیاوازترە بۆ من. ئازادیەکی لێرەیە قبولەکە کە لە کوردستانی بینم هەست دەکەم کە لێرە ماڵی خۆمە شتێکی غەریب نییە شتێکی نوێ نییە شتێکی جیاواز نییە بۆ خەڵکی کوردستان کە بەهایی لێرە تێدا بێت چونکە لە مێژووە لە کاتی سەردانی حەزەتی بەهاوڵڵا بۆ کوردستان ئەم تێکەڵاوە و ئەم پێکەوە ژیانە لەو کاتەیە تێدا بووە و هەر ئێستاش بەردەما.